سەکانی نۆفڵ حەمادی بۆ پێم لە ڕێوەڕسمێک داهات کە تیایدا بڕی 5 ملیار دیناری موچەی 19 مانگی فەرمانبەرانی وەزارەتی شارەوانی عێراق لە مووسڵ دابەشکرا. ما يقارب أكثر من 90% من هذا الساحل تم زیاتر لە سەدا 90 بەری چەپی مووسڵ ئازاد کراوەتەوە و پاکراوەتەوە پاشگرتنەوەی هەر گەڕەکێک لە گەڕەکەکانی مووسڵ. ئەو جانۆرەی حکومەتی خۆجەیی دێت کە خزمەتگوزاری پێشکەش بکات و تۆڕی گەیاندنی کارەبا و ئاوی خواردنەوە و ئاوەڕۆ چاک بکاتەوە، قوتابخانەکانیش بکرێنەوە. ئەمڕۆ نزیکەی 5 ملیار دیناری موچەی 19 مانگی فەرمانبەرانی سەر بە وەزارەتی شارەوانی لە شاری مووسڵ دابەشکرا. ئەمەش هاوکاری و ئاسانکاری ئاڵوگۆڕی دراو لە بەری چەپی مووسڵ دەکات. ئێستا لە بەری چەپ ژیان ئاساییە و خەڵکیش دڵیان خۆشە. هیوادارین بەری ڕاستی مووسڵیش بە هەمان شێوە ئازاد بکرێتەوە و خۆشی و شادیەکە تەواوتر بێت. هەماهەنگیەکی زۆر لە نێوان حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی خۆجەیی نینەوادا هەیە. پێمان خۆشە پەیوەندیەکە لەوە زیاتر و ئاستی بەرزتریش بێت لەبەر ئەوەی هەرێم ئاوارەکانی مووسڵی لەخۆگرتووە. ئاسایش و جموجۆڵی ئابووری نێوان نینەوا و حکومەتی هەرێمی کوردستان هاوپەیوەستن بەیەکەوە. ئەگەر بۆشایی یا کێشەیەک لە باری ئەمنی هەرێم دروست بێت، کاریگەریەکەی لەسەر نینەواش دروست دەبێت. بە پێچەوانەشەوە هەر ڕاستە. لێرەوە سوپاسی حکومەت و خەڵکی هەرێمی کوردستان دەکەین کە ماوەی نزیکەی 3 ساڵ دەبێت ژمارەیەکی زۆری ئاوارەی مووسڵیان لەخۆگرتووە. خەڵکی مووسڵ هەرگیز ئەو چاکەیان لەبیر ناچێت. أقل من 3 سنوات ما قدموا الإقليم من خدمات للنازحين في المخيمات. گەورە شاری عێراق لە لایەن داعشەوە بەشێک لە گەڕەکەکانی لەلایەن سوپا و هێزە ئەمنیەکانەوە